أبو حذيفة يماني أبو حذيفة رضا ورحمتي خوای لێبی لە شەڕی بەدردا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی خەڵچینە ئەگەر عەباسی مامتان دیت مەیکوژن لەبەرەوەی بە زۆر هینایتیان بۆ شەڕێ. تەمەن عەباسیش لەبەرەوەی هەواڵی پێغەمبەری ئەدا عەلەیهی سەڵات وسەلام ئەخباری بۆ پێغەمبەر دەنار، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژ ڕزای وا بوو کە بەڕاستی ڕۆژێک دابێ ئەو عەباسە زۆر دەوری هەبی لە ئیسلام. خوای گەورە دڵیشی ڕۆشن کردبەوە کە عەباس ئیمان دەینی و ئەو شتانەی زۆر باش دەبیتن. بۆیە بە ئەسحابی فەرمووت خوا ئەگەر عەباستان دیت عەباسی ئەمن مەیکوژن لەبەرەوەی بە زۆر هینایەتیان. حوذەیفە بەڕاستی یعنی لەبەرەوەی بابی کوژرا بوو قسەیەکی لەدە و هاتە دەرێ گوتی جا ئەمە هەموو کەس و کارمان بکوژرێ و ئەویش مامی سەلامە بێ دەوەڵی بیگەمەی دەیکوژم. طبعا ئەو خەبەرە کە گەیشتەوە پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی پێغەمبەر عاجز بوو، دڵی عاجز بوو. وەلعاسر دوایە شەڕەکە کۆتایی پێهاتوو بە سەرکەوتنی موسڵمانان، عەباسیش بە ئەسیرگیرە. حوذەیفە زۆر پەشیمان بووە، زۆر پەشیمان بووە، زۆر لەو قسەی دێگو خودایە من تاوانێکم کردووە، گوناحێکم کردووە، ئەگەر بە شەهیدی لێم خۆش بی، بەس بە شەهیدی ئەگەر ئەو گوناحەم لەسەر لابەی. سوبحان الله، حتا خوا شەهیدی بە قسمت کرد لە شەڕی یەمامە شەهید بوو. ئەزیزان بزانە مەقسەدم یەک خاڵە، ئەسحاب کە گوناحیان دەکرد ئاوا موسیر بوون کە خوای گەورە لە گوناحیان خۆش بی، لەبەرچی کە گوناحی بچووک لە ناوان وەکو شاخ بابوو، بەڵام گوناحی ئێمەی گوناحی گەورە وەکو پێشکەوایە.